پاش 6 مانگ لە ململانەیەکی سیاسی سەخت پەرلەمانی عێراق لە کۆتایی توانی ئەنجومەنی کۆمسیۆنی باڵایی هەڵبژاردن دەستنیشان بکە کە لە 5 ئەندامانی شیعە و دویان لە بەرەی سونی و ئەندامێکی فراکسیۆن یەکێتی نیشتیمانی کوردستان و گۆڕان پێک هاتبوون سەرەڕای دەستنیشانکردنی ئەم ئەنجومەنە بەڵام ناڕەزایەکی سیاسی بەخۆیەوە بینیوە. ئێمە لەم قۆناغەوە ئامان زەمان هینادێت دوو کەسی کورد ئێستا لەنێو کۆمسیۆنەکەیە یەکەشیان لەلایەنی بزوتنەوەی گۆڕانەوە کاندید کراوە یەکەشیان لایەن یەکێتی نیشتیمانیەوە کاندید کراوە جیاوازی لەگەر قۆناغی ڕابردووەوەیە کە کاندیدەکەی پارتی دموکراتی کوردستان نەما لە کۆمسیۆنی باڵا گرنگەوەی دوو کورد لەم کۆمسیۆنە هەیە بەڵام ئایا ئەم کۆمسیۆنێکی سربەخۆیە کۆمسیۆنێکی سیاسی و حزبیە من دەڵێم نەخێر کۆمسیۆنەکە نوێنەرەکانی حزبین هیوادارم بتوان بە سربەخۆی کار بکەن لەم کۆمسیۆنە و هەڵبژاردنێکی وا بەڕێوە بن کە جێمتمانەی خەڵک بێ. هەندێک لە فراکسیۆنەکان داوایان دەکرد کە کۆمسیۆنی باڵایی هەڵبژاردن ئەندامانی پارتولانە سیاسەکان نەبن و هەندێکی تریشیان داوایان دەکرد کە لە دادوەران پێک بهێنرێن هەندێکی تریش بۆ مەرانی سیاسی خۆیان ئەم ئەنجومەنەیان پەسەند کرد. لقد نجحنا في اختيار مفوضية بەدڵنیایی و سەرکەوتنمان بەدەستهێنا کاتێک کۆمسیۆنی سربەخۆی باڵای هەڵبژاردنمان دەستنیشان کرد کە لە ماوەی 6 مانگدا و پاش ماندووبوونێکی زۆر توانیمان ئەندامانی پیشەی و پسپۆڕان لە پەرلەمان و هەڵبژێرین. بەرەی سونی و بەرای تورکمانی ناڕەزایی خۆیان بەرامبەر بە ئەنجومەنی باڵای هەڵبژاردن دەبڕی بەڵام لە کۆتایی ئەنجومەنەکە دەست نیشان کرا لەلایەکی تریش فراکسیۆنی پارتیش لەم پرۆسەیە بە دوور خرایەوە. هذه المرة بەهۆی پشکپشکێنەی حزبە سیاسیەکان و لە نێو ئەمن و ئەندامە ئەمجاریان هیچ نوێنەرێکی تورکمانی تێدا نییە لە دەستبڕکردنێکی تر ئەوەی فراکسیۆنە سیاسیەکان پەیڕەوی دەکەن بڕیار دەردەخن کە تورکمان و کریستیانەکان نوێنەرێکیان هەبێ بەڵام ئەم نوێنەرە مافی دەنگدانی نەبێ. بە بۆچوونی چاودێران ئەم ئەنجومەنە خزمەت بەلایەنە سیاسیەکان دەدا و هەمان سیناریۆی ساڵانی پێش و دووبارە دەبنەوە و وەک پێشبینی دەکرێتن کە باری سیاسی عێراق هەر بە ئاڵۆزی دەمێنێتەوە. لە بەغدا و نزار عەبدوڵڵا دەنگی ئەمریکا.